ڕێکەوتی 23 ڕەشەمەی ساڵی 1358 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە ناوچەی کامیاران لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورس هاتن. لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ داریوش ڕەزایی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ داریوش ڕەزایی ڕێکەوتی 23 ڕەشەمەی ساڵی 1360 هەتاوی ئاوایی قەلیانتاغ سەر بە ناوچەی مەهاباد بوو بە مەیدانی شەڕێکی سەخت لە نێوانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و هێزەکانی کۆماری ئیسلامی. لە جەریانی ئەم شەڕە پێشمەرگەکانی کۆمەڵە زەبرێکی قورسیان لە هێزەکانی ڕژیم وەشاند. لەم شەڕە سەخت و حەماسیەدا 5 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ مادح هیممەتی، هاوڕێ عومەر جانالی، هاوڕێ حەسەن سوڵتانی، هاوڕێ عەلی موهاجری و هاوڕێ ڕەحمان زاهێدی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ مادح هیممەتی ساڵی 1340 تاوی لە ئاوایی حوسێن ئاوا سەر بە ناوچەی مەهابا لەدایک بوو. ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عومەر جانالی لە شاری بۆکان لەدایک بوو. ساڵی 1360 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ حەسەن سوڵتانی ناسراو بە حەسەن ئارپیجی ساڵی 1336 تاوی لە ئاوایی تیکانتەپە سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. لە 28 گەلاوێژی ساڵی 1358 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ حەسەن ئەندامی کۆمەڵە و فەرماندەی پەل بوو. هاوڕێ عەلی موهاجری ساڵی 1332 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. ساڵی 1359 تاوی پەیوەست بوو بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ڕەحمان زاهێدی ناسراو بە ئاکەم ساڵی 1332 تاوی لە ئاوایی جۆگجەلی سەر بە ناوچەی میاندوا و لەدایک بوو. دوای هێرشی دووهەمی ڕژیم بۆ سەر کوردستان هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ڕەحمان ئەندامی کۆمەڵە و فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی 23 ڕەشەمەی ساڵی 1374 هەتاوی هاوڕێ تاهیر ڕۆحانی ناسراو بە شاهۆ لە جەریانی کردەوەیەکی تیرۆریستی بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی لە شاری سلەیمانی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ تاهیر ڕۆحانی ساڵی 1339 تاوی لە ئاوایی کاشتەر سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. ساڵی 1364 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ تاهیر ئەندامی کۆمەڵە بوو. ڕێکەوتی 24 ڕەشەمەی ساڵی 1360 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە پەلی کاک مەحەممەد حوسەین کەریمی چوونە ئاوایی میرەدێ هەڵکەوتوو لە سەر جادەی بانە سەقز و
هێرشیان کردە سەر مەقەڕی هێزەکانی کۆماری ئیسلامی لەم ئاوایە و دوای ساعەتێک شەڕ و پێکدادان هێزەکانی کۆماری ئیسلامیان تووشی زەرەر و زیانێکی زۆر کرد و بە سڵامەت گەڕانەوە شوێنی خۆیان. ڕێکەوتی 25 ڕەشەمەی ساڵی 1360 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە ناوچەی جنوبی کوردستانی ڕۆژهەڵات هێرشیان کردە سەر پایەگا و مەقەڕەکانی بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی لە ئاوایی دۆڵاو سەر بە ناوچەی کامیاران. لەم شەڕەدا پێشمەرگەکانی کۆمەڵە زەبرێکی قورسیان لە هێزەکانی کۆماری ئیسلامی وەشاند و دەیان کەسیان لێ کوژرا و چەک و تەقەمەنیەکی بەرچاو کەوتە دەست هێزی پێشمەرگەی کۆمەڵە. لە جەریانی ئەم شەڕەدا بەداخەوە 6 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ فەردین سەڵاواتی، هاوڕێ ناسر لوتفی، هاوڕێ حوسێن خۆشڕەفتار، هاوڕێ کازم خورشیدی، هاوڕێ تورەج میرزایی و هاوڕێ ڕەزا غوڵامی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ فەردین سەڵاواتی ناسراو بە جەببار ساڵی 1341 تاوی لە شاری سناو لەدایک بوو. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ساڵی 1360 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ناسر لوتفی ساڵی 1341 تاوی لە شاری سناو لەدایک بوو. ساڵی 1358 تاوی پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵەوە گرت و ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ حوسێن خۆشڕەفتار ناسراو بە حوسێن وەزلی لە ئاوایی وەزلی سەر بە ناوچەی نەوسود لەدایک بوو. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ کازم خورشیدی ساڵی 1344 تاوی لە ئاوایی یەمێنان سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵەوە. هاوڕێ تورەج میرزایی ناسراو بە جەماڵ ساڵی 1338 تاوی لە شاری سنا لەدایک بوو. لە زیندانی شاری سنا لەگەڵ کاک فواد ئاشنا بوو. لە 28 گەلاوێژی ساڵی 1358 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ تورەج فەرماندەی نیزامی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ ڕەزا غوڵامی ناسراو بە ڕەزا ئاسنگەرانی ساڵی 1342 تاوی لە ئاوایی ئاسنگەران سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. ساڵی 1358 تاوی پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵەوە گرت و ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 25 ڕەشەمەی ساڵی 1363 هەتاوی لە جەریانی شەڕی کۆنەپەرستانەی کۆماری ئیسلامی و ڕژیمی بەعسی عێراق بەهۆی بۆمبارانی زیندانی شاری سەقز
لایەنگرێکی تێکۆشەری کۆمەڵە بە ناوی هاوڕێ لەتیفە عەباسی لەو زیندانەدا گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ لەتیفە عەباسی ساڵی 1345 تاوی لە شاری سەقز لەدایک بوو. خوێندنی سەرەتایی هەر لەو شارە تەواو کرد و خوێندنی ناوەندی هاوڕێ لەتیفە هاوکات بوو لەگەڵ شۆڕشی گەلانی ئێران. کاریگەری بنەماڵەکەی بەتایبەت کاریگەری شەهید یەحیا ئیرەجی کارێکی کرد کە ببێتە کچێکی تێگەیشت و شۆڕژێر. هاوڕێ لەتیفە لە درێژەی هەڵسوڕانی سیاسی بوو بەلایەنگری کۆمەڵە و هەر بەم بوونەوە ساڵی 1363 تاوی لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و پاشان ڕەوانەی زیندانی شاری سەقز کرا و بۆ ماوەی 6 مانگ ئازار و ئەشکەنجەی جەلادانی کۆماری ئیسلامی تەحەمل کرد. ڕێکەوتی 26 ڕەشەمەی ساڵی 1361 هەتاوی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە ئاوایی بناویلە سەر بە ناوچەی سەردەشت لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورساتن و زەبرێکی قورسیان لە هێزەکانی کۆماری ئیسلامی وەشان. لە جەریانی ئەم شەڕەدا دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ بایزید درەخشانی و هاوڕێ مەولان محەممەد والا گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ بایزید درەخشانی ساڵی 1337 تاوی لە ئاوایی ترکەش سەر بە ناوچەی پیرانشار لەدایک بوو. دوای هێرشی هێزەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ بایزید ئەندامی کۆمەڵە و فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ مەولان محەممەد والا ڕێکەوتی 26 ڕەشەمەی ساڵی 1361 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە ئاوایی خواشت سەر بە ناوچەی ژاوەرۆ لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورساتن و زەبرێکی قورسیان لە هێزەکانی کۆماری ئیسلامی وەشان. لە جەریانی ئەم شەڕەدا هاوڕێ جەلال کەریم ئەفشاری با سەختی بریندار بوو کە پاش 9 ڕۆژ بەربەرەکانی لەگەڵ مەرگ گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ جەلال کەریم ئەفشاری ناسراو بە جەلال ئەوێهەنگ لە ئاوایی ئەوێهەنگ سەر بە ناوچەی ژاوەرۆی سنەوە لەدایک بوو. ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ساڵی 1361 تاوی لەلایەن بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی دەستگیر کرا و پاش ئازادبوون لە زیندان هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 27 ڕەشەمەی ساڵی 1359 هەتاوی بە هۆی ڕووداوی تەقینەوەی مین لە ئاوایی ئەسراوە سەر بە ناوچەی مەریوان حەوت پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە گیانی ئازیزیان بەخت کرد کە بریتین لە هاوڕێیان حەبیبوڵڵا و کەمانگەر، عەبدوڵڵا محەممەدی، ڕەزا باجەڵانی، کەماڵ سەڵەواتی، یاقوب ئەسەدی،
محەممەد ڕەیحانی و مێهران فەخرولعولەمایی. هاوڕێ حەبیبوڵڵا کەمانگەر ناسراو بە حەبیب کەوانەی ساڵی 1335 تاوی لە ئاوایی کەوانە سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. تا دەورەی دەبیرستان درێژەی بە خوێندندا. پاش ڕاپەڕین لە شاری کامیاران کارگەیەکی میکانیکی دانا و لەو کاتەوە لە پەیوەندی لەگەڵ کۆمەڵە درێژەی بە چالاکیدا. پاشگرتنەوەی سەر لە نوێ شارەکان و هاتنەوەی پێشمەرگە بەرپرسی ماڵی و تەدارکاتی هاوڕێیانی پێشمەرگەی و ئەستۆ گرت و دوای ماوەیەک وەک ئەندامی کومیتەی ناوچەی کامیاران هەڵبژێردرا. هاوڕێ محەممەد ڕەیحانی ساڵی 1318 هەتاوی لە ئاوایی نەجەفاوە سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. پاش ڕاپەڕین پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و درێژەی بە چالاکی سیاسیدا. سەرەتای ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ڕەزا باجەڵانی ساڵی 1339 تاوی لە ئاوایی وشترمل سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. تا دەورەی دەبیرستان درێژەی بە خوێندندا. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ کەماڵ سەڵەواتی ساڵی 1337 تاوی لە شاری سنا لەدایک بوو. پاش ڕاپەڕین پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و لە جەریانی هێرشی یەکەمی ڕژیم لە شار مایەوە و لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێیانی هەستەیەکی نەهێنیان پێکێنا. لە کاتی هێرشی دووهەمی ڕژیم وەک شۆفیری ئامبولانس و گواستنەوەی بریندارەکان دەوری بەرچاوی جێرا. بەهاری ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عەبدوڵڵا محەممەدی ناسراو بە عەبە ئەفتێ ساڵی 1332 تاوی لە ئاوایی یەمێنان سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. کاتی گرتنەوەی شارەکان و هاتنەوەی پێشمەرگەی کۆمەڵە بۆ شاری کامیاران بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە پەیوەست بوو. هاوڕێ عەبدوڵڵا فەرماندەی دەستە و دواتریش بەهۆی لێهاتووی فەرماندەی نظامی پەلی پێسپێردرا. هاوڕێ عەبدوڵڵا ئەندامی کۆمەڵە و ئەندامی کومیتەی ناوچەی کامیاران بوو. هاوڕێ یاقوب ئەسەدی ساڵی 1340 تاوی لە ئاوایی ترازۆلە سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ یاقوب لە زۆربەی شەڕەکانی پێشمەرگەی کۆمەڵە دژ بە بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی بەشداری چالاکانەی کرد. هاوڕێ مێهران فەخرولعولەمایی ساڵی 1341 تاوی لە شاری سنا لەدایک بوو. دوای گیرانەوەی شاری سنا لەلایەن ڕژیمەوە درێژەی بە هەڵسوڕانی نهێنی خۆیدا. دوای گەڕانەوەی پێشمەرگە بۆ ناو شار هاوڕە مێهران لە شاری سنا لە بنکەی شەهید عەتاوڵڵا زەندی هەڵسوڕانی خۆی درێژە پێدا و دوای هاتنە دەرەوە هاوڕێ مێهران هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 27 ڕەشەمەی ساڵی 1359 هەتاوی پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە لە سەر سنووری ئێران عێراق بە ناوی هاوڕێ سابیر مرادی ئەقدەم بە هۆی تەرکشی خۆمپارەوە
گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ سابیر مرادی ئەقدەم ساڵی 1338 تاوی لە شارۆچکەی نەوسود لەدایک بوو. لە ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی چالاکانە بەشداری کرد و بۆ درێژەدان بە هەڵسوڕان چووە ناو یەکێک لە جەمعیەتەکانی ئەو ناوچەیە و لە هێرشی 28 گەلاوێژ بۆ سەر کوردستان لە ساڵی 1358 تاوی لەلایەن پاسداران و بەکرێگیراوانی ئەو ناوچەیە دەستگیر کرا و کەوتە ژێر ئازار و ئەشکەنجەی جەلادانی کۆماری ئیسلامی. بەهاری ساڵی 1359 تاوی لای هێرشی دووهەمی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان هاوڕێ سابیر هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 27 ڕەشەمەی ساڵی 1366 هەتاوی لە جەریانی کیمیایی بارانی شاری هەڵەبجە 58 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە لە گوردانی شوان گیانی ئازیزیان بەخت کرد و 12 پێشمەرگەی دیکە بەدیل گیران و هاوینی ساڵی 1367 تاوی لە زیندانەکانی ڕژیمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی تیرباران کران. لێرەدا ژیان نامەی ئەو 58 پێشمەرگە فیداکاری کۆمەڵا دەخوێنینەوە. هاوڕێ عەدنان مەحموود خوداموراد ناسراو بە عەدنان هەورامی ساڵی 1338 تاوی لە ئاوایی گۆڵب لە نیزیک خورماڵ لە کوردستانی عێراق لەدایک بوو. ساڵی 1364 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ماوەیەک لە کتێبخانەی گشتی کۆمەڵە لە چنارە سازماندرا. هاوڕێ تۆفیق فاتحی ناسراو بە ڕەزا تەسلیحات ساڵی 1346 تاوی لە شاری سنا لەدایک بوو. پاش ماوەیە کاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی شوان سازماندرا و بەرپرسایەتی بەشی چەک و تەقەمەنی کۆمەڵەی پێسپێردرا. هاوڕێ تۆفیق ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ عەبدولحوسێن محەممەدی لە ناوچەی سنا لەدایک بوو. ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. پاش تێپەڕکردنی دەورەی پزیشکیاری وەک پزیشکیاری گوردانی شوان سازماندرا. هاوڕێ عەبدولحوسێن ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ محەممەد باوەرێز لە ئاوایی باوەرێز سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. ماوەیەک وەک تەشکیلاتی کۆمەڵە درێژەی بە چالاکیدا. ساڵی 1364 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ سابیر مەلەکی ناسراو بە سابیر کۆرکۆرە ساڵی 1348 تاوی لە ئاوایی کۆرکۆرە سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. هاوینی ساڵی 1366 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ نامێق کەریمی ساڵی 1348 تاوی لە ئاوایی چەتان سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. هاوینی ساڵی 1365 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ نادر سولەیمانی ساڵی 1344 تاوی لە شاری سنا لەدایک بوو. تا دەورەی دەبیرستان درێژەی بە خوێندندا. ساڵی 1360 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئەشرەف قەدرجوو ناسراو بە جەلال ڕازمەندە
ساڵی 1337 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1356 تاوی لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا بوو. بەشداریکردن لە شەڕی نەورۆزی خوێناوی شاری سنا لە بەهاری ساڵی 1359 تاوی مەیدانێکی تر لە خەبات و چالاکی ئەم هاوڕێیەمان بوو. ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕێزی پێشمەرگەی کۆمەڵە. لە درێژەی هەڵسوڕانیدا هاوڕێ ئەشرەف بوو بە ئەندامی کۆمەڵە. هاوڕێ لوتفوڵڵا شەریعەتی ساڵی 1342 تاوی لە شاری سنا لەدایک بوو. لە دوای گرتنەوەی شاری سنا لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە پەیوەست بوو. ساڵی 1365 تاوی لە نزیک شاری سنا لە شەڕێک لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی بریندار بوو. هاوڕێ لوتفوڵڵا ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ مەحەممەد عەلی وەزیری ساڵی 1330 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1350 تاوی هاتە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە. ساڵی 1351 تاوی لە گەڵ تەشکیلاتی کۆمەڵە پەیوەندی گرت. دوای شۆڕشی ساڵی 1357 تاوی وەک هەڵسوڕاوێکی چالاکی کۆمەڵە دەستی دایە کار و تێکۆشان. ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ مەحەممەد عەلی وەزیری ئەندام و کادری لێهاتووی کۆمەڵە بوو. هاوڕێ تاهیر قەوامی ساڵی 1343 تاوی لە شاری سنا لەدایک بوو. لە شۆڕشی ساڵی 1357 تاوی هاتە نێو جەرگەی خەباتی سیاسیەوە و لەگەڵ کۆمەڵە پەیوەندی گرت و بوو بەلایەنگری چالاکی کۆمەڵە. ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. لە یەکێک لە شەڕەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە دژی ڕژیم لە ئاوایی کانێعمەد لە سەرشیوی مەریوان بە توندی بریندار بوو. هاوڕێ تاهیر ئەندامی کۆمەڵە و کادری لێهاتووی کۆمەڵە بوو. هاوڕێ تۆفیق قادری ناسراو بە مام تۆفیق ساڵی 1331 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵەکانی پێشڕاپەڕین دەستی دایە کاری موعەلمی لە ئاوایی مامۆخسەر بە ناوچەی سنا. ساڵی 1358 تاوی لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە دەستگیر کرا و پاش ئازاد بوونی لە زیندان پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ساڵی 1362 تاوی لە یەکێک لە شەڕەکانی ناوچەی مەریوان بە توندی بریندار بوو. هاوڕێ تۆفیق ئەندام و کادری لێهاتووی کۆمەڵە و بەرپرسی سیاسی گوردان بوو. هاوڕێ جەماڵ مەحەممەد عەلیزادە ساڵی 1349 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. دوای شۆڕشی ساڵی 1357 تاوی هاتە نێو جەرگەی خەباتی سیاسیەوە و پاشان پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و وەک لایەنگرێکی چالاکی کۆمەڵە دەستی دایە کار و تێکۆشان. ساڵی 1365 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ جەماڵ ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ ڕەحمەت تیرەندەری ناسراو بە ڕەحمەت تەوریوەر لە ئاوایی تەوریوەر سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. دوای شۆڕشی ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت.
ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ساڵی 1362 تاوی لە شەڕێک لەگەڵ هێزەکانی کۆمار ئیسلامی لە ئاوایی باینجان سەر بە ناوچەی سەرشیوی سەقز بریندار بوو. هاوڕێ ڕەحمەت ئەندامی کۆمەڵە و کادری لێهاتووی کۆمەڵە بوو. هاوڕێ سوسان فەریقی ساڵی 1345 تاوی لە شاری مەریوان لەدایک بوو. ساڵی 1357 تاوی هاتە نێو جەرگەی خەباتی سیاسیەوە. ساڵی 1359 تاوی لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵە پەیوەندی گرت و وەک ژنێکی تێکۆشەر دەستی دایە کاری تەشکیلاتی. ساڵی 1362 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ سوسان ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ ڕەحمەت کولاقوچی ساڵی 1346 تاوی لە شاری سنا لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی هاتە نێو جەرگەی خەباتی سیاسیەوە. ساڵی 1360 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و وەک لایەنگرێکی شۆڕژگێڕ دەستی دایە کار و تێکۆشان. لە درێژەی هەڵسوڕانیدا هاتە نێو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و ساڵی 1366 تاوی بوو بە ئەندامی کۆمەڵە. هاوڕێ سۆهراب پزیشک هەمەدانی ناسراو بە کەماڵ فارز ساڵی 1337 تاوی لە شاری تاران لەدایک بوو. ساڵەکانی 52 و 53 تاوی لە پەیوەند لەگەڵ کۆڕ و کۆمەڵی ڕۆناکبیری هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ سۆهراب ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ خالید واحدی ناسراو بە لالە خالید ساڵی 1342 تاوی لە ئاوایی حوسێن ئاوا سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. ساڵی 1363 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و دوای ئاشنایەتی لەگەڵ سیاسەت و ئامانجی کۆمەڵە هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ساڵی 1364 تاوی لە یەکێک لە شەڕەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە دژی کۆمار ئیسلامی بە توندی بریندار بوو. هاوڕێ خالید ئەندامی چالاکی کۆمەڵە بوو. هاوڕێ ئەرسەلان سەعادەتمەند ساڵی 1339 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1350 تاوی لە پەیوەندی گرتن لەگەڵ کۆڕ و کۆمەڵی ڕۆناکبیری هاتە جەرگەی خەباتی سیاسیەوە. ساڵی 1356 تاوی بە یارمەتی هاوڕێی گیانبەخت کرد و سەلاح گوڵچینی پەیوەندی بە هەستەی ئەندامانی زەحمەتکێشانەوە گرت و پاشان لە پەیوەندی لەگەڵ کۆمەڵە درێژەی بە خەباتی سیاسی خۆیدا. ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئەرسەلان ئەندامی چالاک و یەکێک لە کادرە لێهاتووەکانی گوردانی شوان بوو. هاوڕێ ئەمین لوتفی ساڵی 1349 تاوی لە ئاوایی زاخەی خوار و لە بەشی ساڕاڵی سناو لەدایک بوو. لە شۆڕشی ساڵی 1357 تاوی هاتە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە و لەگەڵ کۆمەڵە پەیوەندی گرت. ساڵی 1366 تاوی لە درێژەی هەڵسوڕانی خۆیدا هاتە نێو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عەزیزا ئاعزەمی ساڵی 1339 تاوی لە شاری سناو لەدایک بوو.
ساڵی 1356 تاوی لە پەیوەند لەگەڵ هاوڕێی گیانبەخت کردو فەریدە زەکەریایی هاتە نێو جەرگەی خەباتی سیاسیەوە. لە شەڕی 24 ڕۆژەی خەڵکی شاری سناو دژ بە هێزەکانی ڕژیم بەشداری هەڵسوڕاوانەی کردو لە درێژەی هەڵسوڕانیدا ساڵی 1361 تاوی لەلایەن هێزەکانی ڕژیم دەستگیر کرا و بۆ ماوەی ساڵێک لە زیندان بوو. پاش ئازادبوونی لە زیندان پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. هاوڕێ عەزیزە ئەندامی چالاکی کۆمەڵە بوو. هاوڕێ فەتحوڵڵا کەرەمی ساڵی 1339 تاوی لە شاری سنا لەدایک بوو. دوای شۆڕشی ساڵی 1357 تاوی لە پەیوەند لەگەڵ جەمعیەتی دیفاع لە ئازادی و ئینقلاب لە شاری سنا هەڵسوڕانی خۆی درێژە پێدا. پاییزی ساڵی 1358 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ فەتحوڵڵا ئەندامی چالاکی کۆمەڵە بوو. هاوڕێ فەرهاد مەجیدی ناسراو بە سەباح ساڵی 1339 تاوی لە شاری سنا لەدایک بوو. زستانی ساڵی 1360 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و هاتە نێو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ فەرهاد ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ فەرهاد وەکیلی ساڵی 1346 تاوی لە شاری سنا لەدایک بوو. لە ڕێپێوانی شاری سنا بۆ پشتیوانی لە داخوازیەکانی خەڵکی کۆچ کردووی شاری مەریوان بەشداری کرد. لە پەیوەند لەگەڵ بنکەکانی شاری سنا هەڵسوڕانی خۆی درێژە پێدا و بەم جۆرە لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵە پەیوەندی گرت. ساڵی 1365 تاوی هاتە نێو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ فەرهاد ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ ماشەڵڵا مێرپەنا ساڵی 1333 تاوی لە شاری سنا لەدایک بوو. لە هێرشی یەکەمی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵە پەیوەندی گرت و هەڵسوڕاوانە لە خەبات و ئێحترازی خەڵکی شاری سنا دژ بە کۆماری ئیسلامی بەشداری کرد. ساڵی 1365 تاوی لە درێژەی هەڵسوڕانی هاتە نێو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ماشەڵڵا ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ شاڕۆخ بەنی بەشەر ناسراو بە دەبیر ساڵی 1343 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1357 تاوی هاتە نێو جەرگەی خەباتی سیاسیەوە. ساڵی 1360 تاوی پەیوەندی گر بە تەشکیلاتی کۆمەڵە و لە بەشی تەشکیلاتی نهێنی سازماندرا. ساڵی 1363 تاوی لە درێژەی هەڵسوڕانی پەیوەندی بە ڕیزەکانی کۆمەڵەوە گرت و بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. ساڵی 1365 تاوی لە گرتنی پایەگای هێزەکانی ڕژیم لە ئاوایی بازیڕەوە سەر بە ناوچەی سنا بە سەختی بریندار بوو. هاوڕێ شاڕۆخ ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ مەنسوور پاکسرێشت ساڵی 1326 تاوی لە شاری سنا لەدایک بوو. لە شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1357 تاوی بە دژی ڕژیمی شاو بەشداری کرد و پاشان پەیوەندی گرت بە کۆمەڵە و لە بەشی تەشکیلات نهێنی سازماندرا. ساڵی 1365 تاوی پەیوەندی بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵەوە گرت و بوو بە پێشمەرگە.
هاوڕێ بەدیع ئیسماعیلی ساڵی 1345 تاوی لە ئاوایی باوەڕێز سەر بە ناوچەی سنا لەدەیک بوو تا دەورەی ڕاهنەمایی لە ئاوایەکەی خۆیان دەرسی خوێن. ساڵی 1360 تاوی بۆ ماوەیەکی کورد بوو بە هەڵسوڕاوی تەشکیلاتی کۆمەڵە و پاشان هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. بەهاری ساڵی 1366 تاوی لە واحدی شناسایی گوردانی شوان سازماندرا. هاوڕێ فەرزاد محەممەدی ساڵی 1349 تاوی لە شاری کرماشان لەدایک بوو. لە شاری سناو تا دەورەی دەبیرستان درێژەی بە خوێندندا و هەر لەو دەورانە لەگەڵ کۆمەڵە ئاشنا بوو دەستیدایە چالاکی نەهێنی لە شاری سنا. بەهاری ساڵی 1366 تاوی هاوڕێ فەرزاد ڕووی کردە خەباتی پێشمەرگانە و هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ قوبات سادقی ساڵی 1347 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1364 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی شوان سازماندرا. دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ قوبات فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ عەبدوڵڵا شەریفی ناسراو بە عەبا خەرکە ساڵی 1348 تاوی لە ئاوایی خەرکە سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. ساڵی 1365 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی شوان سازماندرا. هاوڕێ شوکرۆڵڵا خێرابادی ناسراو بە شۆکێ ساڵی 1342 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ساڵی 1362 تاوی بوو بە ئەندامی کۆمەڵە و لە درێژەی هەڵسوڕانیدا لە دەورەی چوارەمی مەدرسەی ئۆکتۆبردا بەشداری کرد و پاشان وەکو ئەندامی کومیتەی ناوچەی سنا هەڵبژێردرا و بوو بە فەرماندەی نظامی گوردانی شوان. هاوڕێ زیوەر ڕەشیدی ناسراو بە زیبا ساڵی 1346 تاوی لە ئاوایی قار لە نزیک شاری سنا لەدایک بوو. ساڵی 1357 تاوی پەیوەندی بە بەشی تەشکیلانەیەنی کۆمەڵەوە گرت. ساڵی 1363 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە درێژەی هەڵسوڕانیدا بوو بە ئەندامی کۆمەڵە. هاوڕێ فاتح گەوێڵی ناسراو بە فەرهاد ساڵی 1345 تاوی لە ئاوایی کێڵانە سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. ساڵی 1363 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئیبراهیم ئەحمەدی ساڵی 1348 تاوی لە ئاوایی باینچۆ لە بەشی ساڕاڵ لەدایک بوو. ساڵی 1365 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و پاش ماوەیەک بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ حەیدەر گەوێڵی ساڵی 1347 تاوی لە ئاوایی کێڵانە سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. ساڵی 1360 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و دەستیدایە کار و چالاکی. ساڵی 1365 تاوی بە دوای پەیوەستبوونی بەڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە سەر بڕیاری تەشکیلات لە بەشی تەشکیلاتی نهێنی سازماندرا و نێردرایەوە ناو شاری سنا.
ساڵی 1366 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ حەیدەر ئەندام و کادری لێهاتووی کۆمەڵە بوو. هاوڕێ هومایون نازری ناسرە و با عەلی ساڵی 1339 تاوی لە شاری سنا لەدایک بوو. لیسانسی حسابداری لە تاران وەرگرت. ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و ساڵی 1367 تاوی لەلایەن بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی شناسایی و دەستگیر کرا. پاش ئازادبوون لە زیندان هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ هومایون ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ حەسەن باباخانی ساڵی 1338 تاوی لە شاری سنا لەدایک بوو. بە هۆی دەستکورتی و نەداری بنەماڵەکەی تا پۆلی سێهەمی ناوەندی دەرسی خوێن. دوای ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا بوو. ساڵی 1362 تاوی وەک لایەنگری کۆمەڵە دەستی کرد بە تەبلیغی سیاسەتەکانی کۆمەڵە لە ناو کۆڕ و کۆمەڵی زەحمەت کێشان. هاوڕێ حەسەن ساڵی 1364 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی شوان سازماندرا. هاوڕێ ڕزوان ئەحمەدزادە ساڵی 1341 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1359 تاوی لەگەڵ سازمانی پەیکار پەیوەندی گرت و دەستی دایە هەڵسوڕان. پاش ماوەیەک لە سازمانی پەیکار دابڕا و پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و ساڵی 1365 تاوی پەیوەست بوو بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ کەماڵ ئیسماعیلی ناسراو بە دوکتۆر ڕەحمەت ساڵی 1342 تاوی لە ئاوایی باوەڕێز سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. ساڵی 1357 تاوی وەک تەشکیلاتیەکی کۆمەڵە دەستی کرد بە چالاکی سیاسی. ساڵی 1361 تاوی پەیوەست بوو بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە و بەهاری ساڵی 1361 تاوی دەورەی ئامۆزشی پزیشکیاری تەواو کرد و لە پەلی شەید سەلاح سازماندرا. پاییزی ساڵی 1362 تاوی بوو بە ئەندامی کۆمەڵە. ساڵی 1363 تاوی لە گوردانی شوان سازماندرا. هاوڕێ کەماڵ ساڵی 1364 تاوی لە پێنجەمین دەورەی مەدرسەی ئۆکتۆبر بەشداری کرد. هاوڕێ سەلاح بەشارەتی ساڵی 1335 تاوی لە شاری سناو لەدایک بوو. ساڵی 1359 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و دەستی دایە تێکۆشان. دوای ماوەیەکی کورت هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ساڵی 1360 تاوی بەرپرسایەتی نێو زیندانی مەرکەزی و کارکردن لە دەنگی شۆڕشی ئێران لە ساڵی 1362 تاوی و لە کاری ستادی وەک دەستیاری تەبلیغاتی کمیتەی ناوەندی کۆمەڵە و لە ساڵی 1364 تاوی تا ساڵی 1366 تاوی هەڵسوڕانی لە دەبیرخانەی مەرکەزی کۆمەڵە بوو. ئاخرین بەرپرسایەتی هاوڕێ سەلاح بەرپرسی سیاسی گوردانی ئارێز بوو. هاوڕێ سەلاح ئەندام و کادری لێهاتووی کۆمەڵە بوو. هاوڕێ عەلی حەبیبی ساڵی 1342 تاوی لە ئاوایی کەڕەونان سەر بە ناوچەی لەیلاخ لەدایک بوو. ساڵی 1360 تاوی
پەیوەست بوو بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ساڵی 1363 تاوی هاوڕێ عەلی جێگری بەرپرسی واحدێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ سەبریە دووستکامی ناسراو بە ئارەزوو ساڵی 1343 تاوی لە شاری سناو لەدایک بوو. ساڵی 1357 تاوی لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا بوو. ساڵی 1364 تاوی پەیوەست بوو بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ محەممەد ڕەزایی ناسراو بە حەمەچکۆل ساڵی 1351 تاوی لە ئاوایی باوەڕێز سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. ساڵی 1364 تاوی چەند جار بە مەبەستی پێشمەرگایەتی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت، بەڵام بەهۆی کەمی تەمەنیەوە وەرنەدەگیرە. سەرنجام ساڵی 1365 تاوی پەیوەست بوو بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی شوان سازماندرا. هاوڕێ مەحموود سەجادی ساڵی 1370 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. پاش ڕووخانی ڕژیمی پاشایەتی هاوڕێ مەحموود خەباتی سیاسی خۆی بە کۆمەڵەوە گرێدا. هاوڕێ مەحموود لە کاتی پێشمەرگایەتیدا لە گوردانی شوان کەسێکی خۆشەویست و جێی متمانە بوو. هاوڕێ مەحموود یەکێک لە پێشەنگەکانی ڕێبازەکەی بوو. لە شاخە بەرزەکانی کوردستاندا شێعری شۆڕژگێڕانەی دەوتەوە و باڕوود بوو بۆ جەوهەری قەڵەمی و بەم هەستە ناسکەی ورەی بە هاوڕێیانی دەبەخشی. هاوڕێ نادر سەبا ساڵی 1346 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1365 تاوی ڕووی کردە ڕیزەکانی کۆمەڵە و زستانی ئەو ساڵە پاش تێپەڕکردنی دەورەی سیاسی نظامی لە فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵە لە گوردانی شوان سازماندرا. هاوڕێ مەحموود سەمەدی ناسراو بە مەحموودی ئەفراسیا و لە ئاوایی ئەفراسیا و سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی زیاتر لەگەڵ ڕێبازی کۆمەڵانی زەحمەتکێش ئاشنایی پەیدا کرد و وەک دەستپێکردنی فعالیەتی ئاشکرای کۆمەڵە بوو بە هەڵسوڕاوی کۆمەڵە. هاوڕێ مەحموود چەند جار پەیوەندی با ڕیزەکانی کۆمەڵەوە گرت، بەڵام بەهۆی تەمی کەمەنیەوە وەرنەدەگیرە. سەرنجام هاوینی ساڵی 1366 تاوی بۆ جارێکی دیکە پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و پاش تەواوکردنی سەرکەوتوانەی دەورەی ئامۆزشی سیاسی نظامی لە گوردانی شوان سازماندرا. هاوڕێ شاپور مەحەممەدی ناسراو بە شاهۆ ساڵی 1365 تاوی پەیوەست بوو بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی شوان سازماندرا. هاوڕێ مەحەممەد نادری ناسراو بە وەستا حوسێن ساڵی 1335 تاوی لە ئاوایی کەڕەونان سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. ساڵی 1361 تاوی پەیوەست بوو بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ڕەزا خالیدیان لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1363 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ڕەزا ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ حوسەین ئەحمەدی ساڵی 1329 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. هاوڕێ زوبەیر ئەحمەدی ساڵی 1346 تاوی لە ئاوایی باینچۆ سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. ساڵی 1361 تاوی پەیوەست بوو بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە و
لە گوردانی شوان سازماندرا. هاوڕێ زوبەیر ئەندامی چالاکی کۆمەڵە بوو. هاوڕێ تاهیر زەبیحی لە ئاوایی بیاران سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. ساڵی 1360 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ تاهیر فەرماندەی نظامی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ تاهیر ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ لوتفوڵڵا محەممەدی ساڵی 1348 تاوی لە ئاوایی نەوەڕە سەر بە ناوچەی سنە لەدایک بوو. ساڵی 1364 تاوی دەیویست بێت بۆ پێشمەرگایەتی، بەڵام لەلایەن بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامیەوە دەستگیر کرا و خرایە زیندان و دوای ئازادبوونی ساڵی 1365 تاوی بۆ جارێکی تر ڕووی کردە پێشمەرگایەتی و پەیوەست بوو بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی شوان سازماندرا. هاوڕێ عەلی محەممەدی، هاوڕێ مەنسوور ئاقایی، هاوڕێ سدیق مرادی. ڕێکەوتی 27 ڕەشەمەی ساڵی 1380 هەتاوی بەداخەوە لە میراوای بۆکان پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵە بە ناوی هاوڕێ ڕەحمان کاکەڕەش بەهۆی نەخۆشی ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ ڕەحمان کاکەڕەش ساڵی 1339 تاوی لە ئاوایی تەرەغا سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. پێش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی بە هۆی چەند هاوڕەیەکی کۆمەڵە لەگەڵ ڕێبازی کۆمەڵە ئاشنا بوو. پاش ڕاپەڕین و دەست پێکردنی چالاکی ئاشکرای کۆمەڵە پەیوەندی خۆی پتەوتر کرد و چەکی پڕ لە شانازی کۆمەڵەی کردەشان و لە گوردانی سیوێکی بۆکان سازماندرا. پاش ماوەیەک پێشمەرگایەتی لە ناوچەی بۆکان بە بڕیاری کۆمەڵە هاوڕێ ڕەحمان لە مەقەڕی ئیندرقاژ لە ناوچەی مەهاباد سازماندرا. هاوڕێ ڕەحمان بۆ ماوەی 4 ساڵ لە ڕیزی عەلەنی تەشکیلات درێژەی بە چالاکیدا و پاشان گەڕایەوە ناو شار و درێژەی بە خەباتی نەهێنیدا. ئەم جارە ماڵی هاوڕێ ڕەحمان بوو بە سەنگەرێکی قایمی پێشمەرگە و شوێنی حەسانەوە و تیمارکردنی پێشمەرگەی بریندار. پاش ماوەیەک هاوڕێ ڕەحمان ڕاپێچی ئیتلاعات کرا و بۆ ماوەی 18 مانگ کەوتە بەر سەختترین ئازار و ئەشکەنجەی جەلادانی کۆماری ئیسلامی. هاوڕێ ڕەحمان بە ورەیەکی بەرزەوە هەموو نەهێنیەکانی کۆمەڵەی پاراست. بە جۆرێکە بەهۆی ئازار و ئەشکەنجە تووشی نەخۆشی بوو، بەڵام پاش ئازاد بوون لە بۆکان کۆچی کرد و لە شاری سەردەشت نیشتەجێ بوو. بۆ ماوەی 15 ساڵ لەم شارە دەستیدایە کاری تەعمیری ماشێن و بوو بە کەسێکی خۆشەویست و لەم شارە بە ناوی وەستا ڕەحمان ناوبانگی دەرکرد. هەر لەو ماوەیەش پەیوەندی لەگەڵ کۆمەڵە نەپچڕاند و تا دوایین ڕۆژەکانی ژیانی هەر لەسەر ڕێبازی کۆمەڵە مایەوە. ڕێکەوتی 28 ڕەشەمەی ساڵی 1367 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی لە زیندانی شاری سنە 9 پێشمەرگە و لایەنگری تێکۆشەری کۆمەڵەیان تیرباران کرد کە بریتین لە هاوڕێیان حکمەت ئیسماعیلی، کەماڵ ئەلیاسی، سەباح باوەرێز،
شەهریار حەیدەری، جەمشید خەزدووزی، حەبیبوڵڵا فاتحی، محەممەد ئەمین مهاجری ناسراو بە کەیوان، کەماڵ نەزەری مقەدەم و موختار نووری زادە. هاوڕێ کەماڵ نەزەری مقەدەم ساڵی 1340 تاوی لە شاری کامیاران لەدایک بوو. ساڵی 1358 تاوی هاوڕێ کەماڵ لە شاری کامیاران تا ئەو کاتەی ماڵیان چوو بۆ شاری سنا وەک هاوڕێیەکی کۆمەڵە دەستی بە فەعالیەتی سیاسی و تەبلیغ کرد. ساڵی 1364 تاوی خەبەری گیان بەختکردنی براکەی بیست. ساڵی 1366 تاوی لە فعالیەتی سیاسی نظامی هاوڕێیانی کوردانی شوان لە نزیک شاری سنە و منتەقەکانی جنوب بەشداری چالاکانەی کرد و دەوری خەباتکارانەی گێڕا. ڕۆژی 27 ڕەشەمەی ساڵی 1366 تاوی لە جەریانی دەرگیریەکی سەخت و نابەرابەر لەگەڵ هێزەکانی ڕژیم لە نزیک چۆمی سیروان بەهۆی مەسمومبوونی بە چیمیابارانی شاری هەڵەبجەوە بەدەستی ڕژیمی بەعسی عێراق بەدیل کەوتە دەست ڕژیمی جومهوری ئیسلامی و خستیانە زیندان. هاوڕێ کەماڵ ئەلیاسی لە ئاوایی بێساران سەر بە ناوچەی سنە لەدایک بوو. هاوڕێ حکمەت ئیسماعیلی، هاوڕێ سەباح باوەرێز، هاوڕێ شەهریار حەیدەری، هاوڕێ جەمشید خەزدووزی، هاوڕێ محەممەد ئەمین مهاجر ناسراو بە کەیوان، هاوڕێ موختار نووری زادە، هاوڕێ حەبیبوڵڵا فاتحی. ڕێکەوتی 29 ڕەشەمەی ساڵی 1357 هەتاوی لە جەریانی شەڕی ناوشاری سنا هاوڕێ سولەیمان تیکانتەپە ئەندام و کادری لێهاتووی کۆمەڵە بەدەست هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی جیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ سولەیمان تیکانتەپە پێشمەرگەی شۆڕژگێڕی کۆمەڵە لە ئاوایی تیکانتەپە سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. هاوڕێ سولەیمان ساڵەکانی پێشڕاپەڕین لە زانکۆ لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا بوو لەگەڵ هاوڕێیانی کۆمەڵە لەو کاتەدا پەیوەندی کرد. ڕێکەوتی 29 ڕەشەمەی ساڵی 1362 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە ئاوایی مەلوونە سەر بە ناوچەی برادۆست لەگەڵ هێزەکانی ڕژیم تووشی شەڕێکی قورس هاتن و زەبرێکی قورسیان لە هێزەکانی ڕژیم وەشاند. لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ئەرسەلان هەنارە جیانی ئازیزی بەخت کرد. تەرمی پیرۆزی هاوڕێ ئەرسەلان لە ئاوایی مەلوونە ئەسپەردە بە خاک کرا. هاوڕێ ئەرسەلان هەنارە ساڵی 1346 تاوی لە ئاوایی ئەسکەندەراوە سەر بە ناوچەی برادۆست لەدایک بوو. ساڵی 1360 تاوی لەگەڵ کۆمەڵە و سیاسەتەکانی ئاشنا بوو. زستانی ساڵی 1361 تاوی هاتە ناوڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. مانگی ڕەشەمەی ساڵی 1360 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵەیان بە ناوی هاوڕێ شەریف یوسفی لە پادگانی سەراب نیلوفەری کرماشان تیرباران کرد. هاوڕێ شەریف یوسفی
ساڵی 1340 هەتاوی لە ئاوایی کۆرەرە سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. ساڵی 1359 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و بە ئاشنابوونی زیاتری لەگەڵ کاک سەدیقی کەمانگەر و کاک عارفی مەولانایی بیر و بۆچوونی یەکسانی خوازی و شۆڕش جێرانەی بەهێزتر بوو. ئەم ئازیزە لە جەریانی ڕوبەڕووبوونەوەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لەگەڵ دوژمن و لەسەر ڕێگای کامیاران سنا بە توندی بریندار دەبێت. لە کاتێککە لە ڕێگای ئاوایی شاینێوە بەرەو کامیاران دەهاتەوە لەلایەن چەند کەس لە بەکرێگیراوانی ڕژیمەوە دەناسرێتەوە و دەبێتە هۆی دەستگیر و زیندانی کردن. ماوەی 20 ڕۆژ لە زیندانی شاری کامیاران دەخرێتە ژێر ئەزیەت و ئازارێکی زۆر و پاشان ڕەوانەی زیندانی دزڵابادی کرماشان دەکرێت. مانگی ڕەشەمەی ساڵی 1367 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی لە زیندانی شارسنا پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵەیان بە ناوی هاوڕێ عەلی ناسری لەو پەڕی وەحشی گەریەوە تیرباران کرد. هاوڕێ عەلی ناسری ساڵی 1344 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1361 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و بە ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵە پەیوەست بوو. هاوڕێ عەلی لە چەندین شەڕ و عەمەلیاتی گەورە و بچووکی گوردانی ئارێز و گوردانی شواندا بەشداری چالاکانەی کرد. ساڵی 1363 هەتاوی بە هۆی مشکلاتی جسمی گەڕایەوە نێوشار. هاوڕێ عەلی لەم دەورەیەشدا کە لە نێو شار خەریکی ژیانی ئاسایی بوو نەیتوانی بەنیسبەت هاوچارە نووسانیەوە بێتەفاوت بێ. بۆیە لەگەڵ هەندێک لە لاوانی دیکە لە شاری سنا کەوتنە هەڵسۆڕان و تەبلیغ و دوای 1 ساڵ جمهوری ئیسلامی بەکاری ئەوانی زانی و هاوڕێ عەلی ناچار شاری بەجێهێشت و هاتەوە ناو ڕیزەکانی کۆمەڵە. ساڵی 1366 هەتاوی کاتێک کە وەزعی جسمی هاوڕێ عەلی بەتایبەت لاقی تووشی نەخۆشی و ناڕەحەتی کرد بوو لەگەڵ 8 هاوڕێی دیکەی بە مەبەستی ڕۆیشتن بۆ وڵاتێکی ئەمن لە سنووری تورکیا دەستگیر کران و دوایی لەلایەن پۆلیسی تورکیا تەحویلی جمهوری ئیسلامی درانەوە. مانگی ڕەشەمەی ساڵی 1368 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵەیان لە زیندانی شاری سنا بە ناوی هاوڕێ زاهیر بەرازەندە و تیرباران کرد. هاوڕێ زاهیر بەرازەندە ساڵی 1339 هەتاوی لە شاری سەقەز لەدایک بوو. لە دانیشتسەرای شاری سنا دیپلۆمی وەرگرت و ساڵی 1359 هەتاوی پەیوەست بوو بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە هێزی پێشڕە و سازماندرا. ساڵی 1361 هەتاوی بوو بە ئەندامی کۆمەڵە. ساڵی 1366 هەتاوی لە جەریانی شەڕێکی سەخت و قارەمانانەی کۆمەڵێک لە هاوڕێیانی پێشمەرگە لە گەڵی هێزەکانی ڕژیم لە ئاوایی دزڵی لە ناوچەی مەریوان بەدیل گیرە.